هەر وتەیەک بڵێ هەموو کورد ئەجوڵێ گەورەترین سەرکەوتن بۆ کورد ئەوەیە کە لە زیندانە ئەویش کە بە ڕێز ئاپۆیە ئاپۆ سەرکردەیەکی مەزەنی گەلی کوردە ئەوەی کە ئەیبینی لە ڕۆژاوای کوردستان ئەمە هەمووی پەیامەکانی وەزەلانە جێبەجێ کردیان خۆیان نادەنە دەست قەدەر خۆیان نادەنە دەست خیانەت بۆیە ئەوە بە گەورەی ماونەتەوە بوونە بە تاکە هێزێک کە هەموو دنیا بە چاوێکی گەورەوە لیانە ڕوان تەنانەت فیلمیان لە سەریان دەرکردووە عوسمانەکانیان شێت کردووە کە شەڕبانێک بەو هەموو ئازایەتیە بەرامبەر داعشی لە ناوبرد ئێستا 14,000 دیلی داعش لە ژێر دەستیانە ئەمە گەورەترین سەرکەوتنە بۆ گەلی کورد ڕێبەر ئاپۆ لەبەرەوەی خەریب و شەقامی کوردی تاو ئەو ڕوژان بۆیە ئەمە بە پیلانێکی نێودەوڵەتی لە نەیروبی دەست بەسەریان کرد کاکە دەستی ئیسرائیلی تیا بوو دەستی ئەمریکای تیا بوو دەستی ئەو وڵاتەی تیا بوو ئەمە بودجەیەکی یەکجار گەورەیان بۆ سەرف کرد تا دەستیان لەم سەرکردە مەزنە گیر بێ ئێستاش لە زیندانە لە زیندانیش لێ ترسن کاکە ئیسا ئەم وڵاتە سەرکردەی تیانە هەمووی مافیا و دزە هەمووی سەرخێڵ و عەشیرەتە چۆن جاران تاقمێک سەر بە سوپای عوسمانی بوو تاقمێک سەر بە سەفەویەکان بوون ئەم سەرکردانەی ئێمە ئەبێ واز لەو خیانەتکاریانەیان بێنن دوای ئەم هەموو بازرگانی و خیانەتە نەکەون کە دەست بۆ خوێنی ڕۆڵەکانی تریانە بن لە پێناوی مانەوەی خۆیانە ئێستا هەر بنەماڵەیەک هەر یعنی بڵێم کارێکی توندی لەسەر بێ بۆ لە ناوبردنیان پەنا بۆ دوژمنەکانیانە بن بۆی لە ناو نەچن ئیتر میلەتە کوژرێ ناکوژرێ ئەوە نەقیێوەیان نییە کۆنگرەی نەتەوەی باشترین چارەسەرە بۆ کورد زۆر سپاستانەکەم کورد هیچ کاتێ دۆستی نەبووە هەمیشە خۆخۆر بین تۆ هەر لە مێژووە سەیری بکەین کاتی خۆی لە مێژوودا ئەوە پیشاندرا بۆم لە دەوڵەتی عوسمانی دەوڵەتی سەفەویمان هەبووە هەنێ لە سەرکردەکانمان لەگەڵ دەوڵەتی عوسمانیا بوون هەنێکشمان لەگەڵ سەفەویەکان بوون هەتاکو ئێستا هەموو میرنشینەکان بۆ شێوازە بوون هەتاکو ئێستا هاتوون لەگەڵ ئەوەشدا ئێستا بۆ نمونە سەرکردەکانمانەوەی کە ئەوەی ئێستاکە لە هەرێمی کوردستان یاخو لە پارچەکانی تراکە کاری سیاسیەکەن ئەوانەیان کە زۆر باش و شۆڕژگێڕ و ئەوانەیە کە کوردپەروەرن هەمیشە بە پلانی نێودەوڵەتی یان بە پلانی ئەو سێ چوار وڵاتی کە کوردستانیان داگیر کردووە بۆم لە تورکیا سووریا ئێران عێراق هەمیشە دژی ئەوە بوون کە سەرکردەکان ترساون لەوەی کە شۆڕشێک پەرپا بکەن دژی ئەوان بۆیە بە پلانی نێودەوڵەتی کردیانە ناو سوچی زیندانەکانەوە لەگەڵ ئەوەشدا سەرکردەکانی ترمان لە پارچەکانی تری کوردستان هاوسۆز نەبوون بۆیان هەرچەنە لە میدیاکان و هەنێ جار دڵتەنگی خۆیان پیشانەدەن لەگەڵ ئەوان کە ئێمە لەگەڵ ئەوانەیە کە ئەو کەسانە لە زیندان بۆم نە ئاپۆ لە زیندان ڕزگاری بێ بەڵام تەنها قسە و باسێکە هیچی ترنی ئەوەیە کە ئەگەر ئێمە هەمومان یەک بینایە بەتایبەت سەرکردە سیاسیەکان ئەگەر هەمیان یەک بوونایە ئەو کات بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە واشمان بەسەر نەهات هەمومان یەکگرتو بووینایە بەڵام بەداخەوە هیچ کات یەکگرتو نین هۆکارەکەی ئەوەیە هۆکاری سیاسی دەرەوەی بۆ نمونە لەلایەن ئەو حیزبانەی کە لە سلێمانیان ئێران ڕازی نابێ پێیان ئەوانەی کە لە هەولێرن تورکیا ڕازی نابێ پێیان لەبەرەوە ناتوانن لەسەرەوە ئیعازیانە درێتێت کە نابێ ئەو شتە بکرێت